بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرچی بەوەی بەڕێز و خۆشەوی شادەمەوە. ئازیزانم لە یارەکانی چامپیۆنس لیگ دەست ئەمڕۆ بابەتەکانمان چڕ دەکەینەوە بە تایبەتی یاری میلان و پاریس سەن ژەرمان وەستانێکی تەواوی لەسەر دەکەین و باسێکیش لە ئەنجامی وەرزڕابردوو یارەکانی ئەمشەویش دەکەین. تاوان لە سەرەتا خۆشحاڵم کە دوێنێ پێکەوە کە باسی مانچستەر یونایتدمان کرد و باسی دەرفەتدانمان کرد بە یاریزانە تایبەتەکان هاری ماگوار سەرکرداتی یونایتدی کرد بۆ بردنەوە. من هەمیشە داوایەوە دەکەم هیچ یاریزانێک کە لە پێگاتەکەدا هێشتەوە پشتگوێ نەخوێت بە پێویست سوود لە توانەکانی وەربگری. لەو سیستماتیکەشا کە یەکێک لەو ڕانەرانەی کە زۆر بەدڵمە لەوەی کە لە تیمی هونەری ئەو تیپەی کە هێڵێتەوە پشت بە هەمویان دەبەستێت پێپ گواردیۆلایە بە ڕێژەیەکی زۆر لەبەرەوەی هیچ یاریزانێک ڕاستە سیاریە یاری بە یاریزان ناکە، بەڵام هەر لە دەرفەتێک یاری پێکاتەوە وەکوانی دیکە نییە کە پێگاتەکەی سابت کرد هەر پشتی پێ نەبەستێتەوە. ساهاری ماگوار لە ماوەی ڕابردووار پشتی پێ نابەسترا، ئێسەوە تا لە بارودۆخی پێکانەکان هاری ماگوار بۆتەوە بە سەرێکی وە شەوی ڕابردووش ئەو گۆڵی تۆمار کرد. ئەمە جگەلەوەی ئۆناناش ئەم جارەیان فریادڕەس و هێمنکەرەوەی تیپەکە بوو و ڕێگەیەکیشی دۆزیەوە بۆی بۆ هەڵانەی ڕابردوو کە کردوێتی بتوانێت زاڵ بێت بەسەریدا و بتوانێت وابکە بۆ داهاتوو باشتر بێت دەو لێدانە سزایی کە لە کۆتا خولەکدا گێڕایەوە. ئەو سەرکەوتنەی مانسەر وەک هاوشێوەی سەرکەوتنی یاری کۆتایی بوو. بۆم تیپە هێندە گرنگ بوو و تایبەت بوو بۆی کە تیپەکە بگاتەوەی کە بتوانێت قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ بتێپەڕێن بە تایبەت کە گاڵاتاسەرای یارەکەی بەرامبەر بە بایرن دۆڕان واتە مانسەر لە یاری داهاتووشی بتوانێت لە کۆبناگن بەرێتەوە بەگەرێکی زۆر بایرن لە گاڵاتاسەرای دەباتەوە کەواتە مانسەر سەرکەوتنی بۆ قۆناغی داهاتوو بەتەواوی دەکەوێتە بەردەم و بە یەکسانبوونیشی لەگەڵ گاڵاتاسەرایان ئەم بەربەستە دەبڕێ. بۆیە مانچستەر تایبەتمەند بوو لەوەی سەرکەوتنەکەی دوێنێ شەوی ماگوار و ئۆناناش بوونە هۆی هۆکاری سەرەکی سەرکەوتنەکە، بەڵام وەکوتم جارێکی دوو پاتێکەمەوە کە پێویست دەکات هیچ یاریزانێک پشتگوێ نەخورێ. ڕیال مەدرید پێویست ناگای قسەیەکی لەسەر بکەین چونکە بەرنامەی ڕیال مەدرید و قسەکردن لەسەر ڕیال مەدرید بەردەوامی دەبێت. سەرکەوتنێکی دیکەی هێناکردی بەنەوە ڕیال مەدرید بارودۆخی چامپیۆنز لیگ و کاتی کە پێم وتم ڕیال مەدرید ئەگەر هێرشبەری سەرڕمیش نێنێ ئەتا مێرکاتۆی زستانە ڕیال مەدرید قۆناغی کۆمەڵەکان تێپەڕێنەوە قۆناغی کۆمەڵەکانی یەکلا کردوانێ کە کردی بەنەوە خاڵ و بارودۆخەکەی بە تەواوی تێکگا و جگە لەوەش لە خولی ئیسپانیش تا دواساد ڕکابەری دەکات، یان ئێستا ئەگەر کلاسیکۆش بدۆڕێنەوە یارەکانی دیکەی بێتەوانێت ڕیال مەدرید هەر ڕکابەری بردنەوەی نازناوی لیگاکە بۆی ڕیال مەدرید تا مانگی یەک بێکێشێ، ینی بە هەر جۆرێک بێ ڕیال مەدرید هیچ ئامانجێکی لەدەست ناچێت تا مانگی یەک لە دوای مانگیەکەوە بارودۆخی ڕیال مەدرید جیاوازتر دەبێت. ئەمە سەبارەت بە ڕیال مەدریدیش کە وەکوتم بنفیکا نوێنەرەکەی پرتوگال ئەم ساڵ وەکو پێویست زەرنەکەوت لە چامپیۆنز لیگا بە پێچەوانەوە ڕیال سۆسیداد هێزی خۆی نمایش کردوانێ. ئارسنال بردنەوەیکی گرنگی بەسەر ئیشپیلێدا تۆمار کرد. ئارسینال وەکوتم جیاوازترە لە ساڵی ڕابردوو، بەڵام ناکرێم جیاوازتری ئەرسینال لە ساڵی ڕابردووەوە بڵین ئەمە چامپیۆنز لیگ و ئەم نازناوە ئەمە دەستەبەرەکە. حەزەکەم وەستانێک لەسەر بایرن بکەم لەسەر تۆماس تۆخێڵ. یعنی من زۆر جار دەکەمەوە سەر باسی بایرن و دەکەمەوە سەر باسی تۆماس تۆخێڵ، بەڵام باوەڕ بکەن ناچاریە وەزعیەتی بایرن داوا دەکات لەوەی کە باسی بکەین. هەڵەی هێڵی بەرگری بایرن چارەسەر نابێت بۆ تێمەکەون بانجامی سێوێکەکەی یاری گاڵاتاسەرای بایرن. باوەڕ بکەنەوەی سری ئەو یاری کردبێت دەزانێت گاڵاتاسەرای خۆی دەرفەتی یا بە بایرن لەوەی بردنەوە دەستەبەر بکات. ئەو تۆپانەی گاڵاتاسەرای لە دەستیان ناخۆیان ئیکاردی و یاریزانەکانی دیکە و مەرتێنس و هاوڕێکانی و تۆرێرا زۆر زیاتر بوو لەو هەلانی کە بایرن لە یارەکەدا هەیە. ڕاستە بایرن بە سەرەتایکی باش دەستی پێکرد کۆنتترۆل یارەکەی کرد، بەڵام دواتر لە دوای لێدانە سزاکە تا گۆڵی دووەمی بایرن کاریکین گۆڵەکەی تۆمار کرد هەموو کاتێک گاڵاتاسەرای ئامادە بوو بۆ تۆمارکردنی گۆڵی دوو هەموو کاتێک و بگرێت زۆر هەلی زێڕینیشیان لەدەست تەنانەت دەگەل گاڵاتاسەرای نیوەی و هەلانیان پۆستایوانێ ئەنجام دەبوو سێبەیەک تاو کاتێ یاریکین کە گۆڵی دووبەیەشی تۆمار کرد. شێوازی یاریکردنی بایرن لەگەڵ تۆخێڵا تاوەکو ئێستا خراپە. تاوەکو ئێستا تۆخێڵ نەیتوانێت پێگاتەی سەرەکی بۆ تیپەکەی یەکلا بکاتەوە. یارە بینی تا مەزراوی گەڕا بۆ پێگاتەی سەرەکی. چیم تاکو ئێستا نەیتوانێت لەگەڵ شێواز یاریکردنەکەی و تۆخێڵا خۆی بگونجێنە چیم منجای.
بەڵێ ئەنفۆسۆ دەیڤز یاریی زۆر باشی کرد بەڵام لایانی بەرگریەکەی وەکو پێویست نەبوو. کۆمەڵی کێشە هەیە لە بایرنە پێویستەکە چارەسەر بکرێ. شێوازی چارەسەرەکەش چییە؟ چارەسەرەکە تەنها شێوازە یاریکردنەکەی تۆماس تۆخێڵە. تا ئێستا بایرن لە پێگاتی سەرەکی یەکلا نەبۆتەوە. تا ئێستا بایرن لە داڕشتنی پلانەکەی یەکلا نەبۆتەوە. ئایا 4-3-3ە؟ ئایا 4-2-3-ەکە؟ خۆ ڕاستە لەسەر نەخشە و پلان بۆ جۆرێ، بەڵام کە دەچینە ناو واقعی یاریکە کە هێرشبردنی بارن نەبینین لەگەڵ ئەو پێگاتی کە ئێمە بینین لە لاین ئاپەکەیە جیاوازە. خۆ ڕەنگە ئەمە پلانی تاکتیکی تۆماس تۆخێڵ خۆی بێ بۆ لە بەروی ئەم تیپە کە گەیشتە حاڵەتی حەسم کە گەیشتە مانگی 2-3 بۆ هەموو شێواز یاریکردنی ئامادە بن. بۆ هەموو شێواز یاریکردنی ئامادە بن. بارن یاریە 4-3-3 یاریە 4-2-3-ەکە. یاریە 3-4 یعنی سێری کە گۆڕانکاری زۆر دەکات تۆماس تۆخێڵ. ئەم گۆڕانکاریانە تاوکو ئێستا وای کردووە ئاسی ڕاستەقینەی بایرن دەرنەکەوێت. من ناڵێم خراپامانی تۆخێڵ دەیکا. بەڵام تاوکو ئێستا ئاسی ڕاستەقینەی بایرن دەرنەکەوتووە. تاوکو ئێستا هێزی بایرن دەرنەکەوتووە. خۆ ڕەنگە ئەمانە هەمووی تەکتیک و پلانی تۆخێڵ بێ. لەوەی کە لە مانگی دووسیاوکو باسم کرد ئەم تیپە بۆ چەندین شێواز یاریکردن ئامادە بێ، بۆ چەندین پلانی یاریکردن ئامادە بێ. وەو کاتە هەمووان ستایشیم ڕێگەکارانەکەن کەم پلانە بەم جۆرە داڕێژاو بۆی تیپەکە بەم جۆرە بێ. بەڵام تاوکو ئێستا ئەگەر لەسەر بایرن قسە بکەم، بارن تاوکو ئێستا شێواز یاریکردنی تایبەت بە خۆی وەرنەگرتووە. ناتوانم لە 4 یاری لەسەریەکە پێ بڵێم بایرن بەم ستایلە یاریەکە. ناتوانم پێ بڵێم بایرن ئەمە هێز و قووەتی ئەم تیپێ. بەڵام ئەتوانم خاڵی لاوازی بۆ دیاریکەم کە هێڵی بەرگری وەستانەکانی هێڵی بەرگری بەردەوام خاڵی لاوازە لە بایرنە و بە گەڕانەوەی نوێ ڕەنگە زۆر شت بۆ بایرن چارەسەر بێت. دەچمە سەر تەوەری یاریەکانی ئەمڕۆ بە تایبەتی لە میلان و پاریس سەن ژەرمانەوە دەست پێ دەکەم. گەراوکاران یارمەتی بم ئەم تۆزە گەر بێمە لای کۆمنتەکان. دەچمە سەر میلان و پاریس. کاگە نەجا هەڵە دوو پەندەرەکەی مانیۆ دڵخۆشکەر بوون شەوی ڕابردوو. باشتر کاکە توانە ڕەحمان ئێستا باسی کێشەی ڕافایل لیاوەکەم کە بۆچی لیاو وایە ئەوە لای خۆم نووسیم خەمت نەبێ. کاک بڕوا باسی تۆخێڵیشم بۆ کردی لەوەی کە ڕەنگە ئەمە پلانێکی تاکتیکی خۆی بێ. تیشی تاکە باسی فەیلسوفی بچووک بکە، نازانمە بەست کێ فەیلسوفی بچووک دوای بۆ بنووسەرەوە با بزانم کێیە. کاک نەبی لەڵێ هیچبی لێ واز نایانێ لە ئەوروپا لیگ بۆچی بێتە ئەورولیگ. تیکی تاکاڵێ تخوا با کە سەرنجێکی منطقی بە ئەڵێ با بایرن تۆخێڵ دەرکا و هانز فلێک بێنێتەوە. هەر لە بەروی ئەم فلێک ئەم نازناوە شەشی برد. فلێک بڕوا ناکەم بۆ جۆرە بێ بایرن بڕوا ناکەم خۆی باتۆ دەست فلێک بۆ جۆرە. کاک توانە بەرنامەی کلاسیکۆ بە تایبەتە بێ ئەو دۆخەی دوێنێ بارم دۆڕای خراپ بەسەر تۆخێڵدا کشایەوە هەرگیز نەمبینەوە. کاکەسانیش باس لە یارەکەی گاڵەتە سەرایەکە باسی ڕیاڵمەدی دەکەینەوە لە کاتی خۆی بە هیوای سەرکەوتنی بندەر میلان. کوڕە تاقانە چوارباخێ لە کاکە ئینتەر میلانیش خوا دروستی گرۆ بەسەر چاو ئەسەوە من ڕێک لە شوێنی خۆیە باسی ئینتەر میلانت بۆ دەکەمەوە. تاوان من یارەکە ئینتەر میلانم نەبینی سریاری بایرن و گاڵەتە سەرای مەکرد بەڵام وەکو ئەنجام قسەت بۆ دەکەم. من ئەبێ باسی تی پێ بکەم کە کێشەی هەبێ کوڕە تاقانە چوارباخی. ئەبێ باسی تی پێ بکەم کە بڵێم ئەمە خاڵی لاوازێتی. خاڵی هێزی ئینتەر میلان لە ئینزاگی ڕانەرا کە کۆبەتۆ لە پلانی یاریکردنەکەیە کۆ بۆ تاوانەیە ئەمە باسم کردووە لە بەرنامەکانی ترە. تۆ کاتێ باسی تیپیەکەی کە خاڵی لاوازێ بێ ئینتەر میلان بەرامبەر ڕید بۆ لایپزیگ ئەم سەرکەوتنی هێناوە یاری پێشوش بردنەوەی تۆمار کردو یاری یەکەمیش یەکسان بووە. کەواتە ئەم تیپە وەرزی ڕابردووش یاری کۆتایی چامپیۆنز لیگی کردو ئێستاش پێشەنگی خولی ئیتالی گرتووە. یعنی چی بکەم تەنها ئەبێ دانیشم بە شعر و شانامە و وەسف و سەنا باسی ئینتەرێ بۆ بکەم. جارێک کاتی هەڵسانگاندنی کۆتای ئینتەر نەماوە یعنی ئێستا کاتی نییە ئێستا ناتوانین هیچ پێوەرێک لەسەر ئینتەر میلان بڵێ. بەڵام یەک خاڵ زۆر گرنگە بۆ ئینتەر میلان کە بزانی دەوەیە کە ئینزاگی و ئینتەر میلان پێکەوە دوانەیەکی جوانیان دروست کردووە و گونجاندن و لێکتێگەشتێکی زۆر زۆر بەهێزیانەیە و ئەوەشی لەوە گرنگترەوەیە کە ئینتەر میلان ئەگەر دۆخی پێکانەکانی نێتە بەردەم و خۆی لە خۆی تێک نایە ئینزاگی پێگاتەکەی نەگۆڕێت چونکە زۆر جار
لە شێواز یاریکردن و پێگاتەیە گۆڕانکاریەکە ئینتەر لەسەر ڕێگەیکی ڕاستە ڕوە بەڵام تاکەی ئەم ڕێگە ڕاستی قوبوڵە و تاکەی ماندووبوون و پێکان بەرەو یاریزانەکانی ناگری ئەمان دەبێت چاوەڕێبین لەسەری وڵاتێکی تاکاجیان نازانم فەیلسوفی بچووکتین هەر تۆ چۆن پێت فەیلسوف بێ بەخوا من ناتوانم باسی لێ بکەم تەنها وەتا باسی مانسەرم بەگشتی کرد کاکچێنەرە لە فلێک ڕانەری بۆ هەڵکەوتنە لامپاردی ئەڵمانیایە دەستێکی خۆش بێ کاکدانا ئەڵێ باسی کریس بکە تەبەن من وعدێکە و یامەوە بینەری خۆم متومە باسی خولی سعودی ناکەم و باسی خولی ئەمریکیش ناکەم ئەبەی من باسکردنم لەسەر ڕکابەرەکانی ئەوروپا بەڵام کاتەوە باسی ڕۆناڵدۆکەم تەنها ئاڵێم یعنی بەڕاستی تەنها ڕێزنواندن هەیە بەرامبەر بە ڕۆناڵدۆ تەنها بڵێم ڕێز بۆ ڕۆناڵدۆ بۆ قوربانیەکانی لە تۆپی پێ بۆ گۆڵە ناوازەکانی لە تۆپی پێ بۆ کۆڵنەدانی لە تۆپی پێ بۆ بەردەوامبوونی لە تۆپی پێ هیچی ترم نییە بۆ وتن لەسەر ڕۆناڵدۆ بەو کەلیمەیە ڕێز بۆ ڕۆناڵدۆ بۆ ماندوونەبوونی لە تۆپی پێ بۆ کۆڵنەدانی لە تۆپی پێ بۆ گۆڵە ناوازەکانی لە تۆپی پێ بۆ بەردەوامی دان بە تۆپی پێی لە تەمەنی 38 ساڵیدا ڕیکۆرد باسی گۆڵ و ئەم بابەتی تر ناکەم و کوتم باسی خولی سعودی و بابەتانە ناکەم هاوڕێیان عزیزم تکایە با لەسەر تەوەری بەرنامەکە بڕۆنێکە باسی دیزێبی برایتۆنی یەکی باسی جیرۆنایەوە دۆخێکی خۆشە دەچمە سەر میلان و پاریس سەن جەرمان طبعاً لە دەرەوە یاریگاش لەگەڵ کاکە ساجد و کاکە بڕیارە باسمان کرد ئەو دوو تیپەی کە چاوەڕوان بووین لە قۆناغی کۆمەڵەکانە بە یەکەم و دووەمی گروپەکە سەر بکەون کەوت نەیجێژاوێکی ڕوبەڕووبوونەوە یا من یا تۆ ئەم شەو لە بنێوان میلان و پاریس سەن جەرمانە بەم جۆرێ یا من یا تۆ ئەبەیەکێکیان سەرکەوت ئەبەیەکێکیان دۆخیان باشتر بکەن چونکە نیوکاسڵ لەناو سەنت جەیمس پارک میوانداری لایەنەی بروسیا دۆرتمۆندەکە دەرفەتەکان و چانسی بردنەوە بۆ نیوکاسڵ زیاتر ئەمە گەوەی دۆرتمۆند خزمەتێ بکە بۆی کە سەرکەوتن بەسەر نیوکاسڵا بێنێت نیوکاسڵ لە چوارخارەکەی خۆیان بێڵێتەوە کەواتەم ئەنجامەش ئەگەر هەر چۆنە بێ مەجای میلان و پاریس سەن جەرمان ئەمێنێ بەس بەو مەرجەی دۆرتمۆند ئەو سەرکەوتنە بێنێ بەسەر نیوکاسڵ بەڵام بە پێچەوانەوە نیوکاسڵ کاتێ سەرکەوتنی لە یاریە دەسەبەر کرد دۆخەکە زۆر قورسە بێ بۆ میلان و پاریس سەن جەرمان چونکە ئەمان ئەم دوو ڕوبەڕووبوونیان پێکەوە کەواتە یەکلا بووینەوە لەوەی ئێستا میلان و پاریس سەن جەرمان بە بردنەوەی نیوکاسڵ لە دۆرتمۆند لە دۆخیەوەیان یا من یا تۆ بێ یەکێکیان سەرکەون یارێکی ئەم شەو لەسەر یاریگای پارک دی پرانسە لە پاریس ئەنجام دەدرێت میلان لە دۆخی شکستی یوڤەوەیەتە ئەم یاریە لوتکەیەوە پاریس سەن جەرمان لە دۆخی ئەوەی کە نەیتوانیوە شتا یەکەمی خولی فەڕەنسی بگرێتەوە دێتە ئەم یاریەوە ئەگەر باز لەم دوو تیپە بکەین وەکو باسکردن ئەم شەو ئەگەر ئیندیکی بشدۆڕێ منتەقی نییە ڕەخنە لە ئیندیکی بگری ناندەری میلان و ینی باسیش لە میلان و پاریسەکەم بەڵام لێرە بە دادپەروەرانە بە حەق ئەگەر ئیندیکی لە یاری ئەم شەویشا بەرامبەر بە میلان شکست بێنێ دۆخێکی زۆر ئاسایە ئیندیکی شانی ڕەخنە لێگرتنی ئەسە پێتەڵێن بۆ شانی ڕەخنە لێگرتنی و ئەگەر بە پێچەوانەوە سەرکەوتن بێنێ ستای جێدەستی ئیندیکیە پێی دەوتێ براڤۆ ئیندیکی پلانی ئیندیکیە بۆ پاریس سەن جەرمان ئەمساڵ 11 یاریزانی گواستۆتەوە بۆ پێگاتەکەی زۆرترین یاریزانیشی لە دەستدا ئێوە دیقەت بدەن ئەگەر هەر سری پێگاتەی ینی پێشبینیکراوی ئەم یاریە بکەینی میلان و پاریس سەن جەرمانەوە بۆیە دەمەوێت بچمە سەری بەشکە بە دەقیقی بابەتەکەتان پێ بڵێم بۆ ئیندیکی شایانی ڕەخنە لێگرتن نیە دۆناڕۆما مارچینۆس حەکیمی ڤیتینا مباپێ 5 یاریزان لە پێگاتی وەرزی ڕابردووی پاریسن کە بۆ نموناگەر گرنگترین یا وەربگرین حەکیمی وەکو سەرەکی مارچینۆز وەکو سەرەکی دۆناڕۆما وەکو سەرەکی مباپێ وەکو سەرەکی ڤیتیناش هەموو کاتێ سەرەکی نەبووە کەواتە 4 یاریزان گۆڕانکاریی گەورەی لەم تیپەیە کردووە بۆ نمونە هەر لە هێڵی بەرگریەوە وەریگرە سکرینار و هێرناندێز یاریزانی نوێن بۆ لویس ئەنریکی لە ناوەندا وەریگرا ڕاستە
زەیرێمرێش یاریزانی خۆیان بۆ بەڵام بەردەوام یاریزانی سەرەکی نەبوو لەگەڵ ئۆگارتی ئۆرۆگوای ئەمە یاریزانی نوێ کەواتە هێڵی ناوەندی یاریزانی نوێ و کۆن تێکەڵ بووە لە هێڵی پێشەوە عوسمان دیمبڵی و جانکالۆ ڕامۆس شان بەشانی مباپێ ئەمەش نوێکاریە لەم پێکاتێک کەواتە بەپێی ئەم نوێکارانەی پاریس سەن جەرمان کردوێتی پاریس سەن جەرمان ئیشی بۆ مۆرزە نەکردووە پاریس سەن جەرمان ئیشی بۆ مۆرزە نەکردووە ڕاستە تیپەکە واریدا ئەمساڵ چامپیۆنز لیگ بەرێ ئەم بارودۆخی تۆپەکە گەیشتە قۆناغی شانزە و ڕێگەکە و ئاسان بوو لەوە چێ پێویستی بە دوو یاری بێتەوە خۆی خۆ دەرخەیت و بیبیتانێ و بی بە پاڵەوانی چامپیۆنز لیگ بەڵام وەکو تیپ وەکو ئامانج بۆ دیارەکەم ئێنریچی لە وەرزی ئەمساڵ هیچ بەرپرسیارەتێکی نایەتە سەرشان چونکە گۆڕانکاریی گەوری لە تیپەکەی کردووە هەر بە قسەلێکردنەوە بیری ینی ئەگەر ئەمانەش وەکو یاریزانی سەرەکی حسێب بکەین 6 یاریزانی لە تیپەکەی ئاگۆڕیوە هێشتا ئێمە نەگەیشتوونەتە نیوەی وەرزەکە لەم دۆخەشە ڕوبەڕبوونەوەی میلان لە چامپیۆنز لیگا دۆخێکی قورسە بۆ ئێنریچی کەواتە من بۆ پاریس بڕوام وایە ئەم شەو پاریس سەن جەرمان ئەگەر سەرکەوتن بەدەست بێنێ ئێنریچی پشتی شێری بەرەکەوە و ئەگەر شکست بێنێ بەرپرسیارەتی لەمری ئێنریچی نیە تاکەی تا ساڵی داهاتوو چونکە ئێنریچی بە پرۆژە هاتۆتە پاریس سەن جەرمان و دڵنیا بن لەوەی ئەم ساڵ پاریس هەر ئەنجامە بێنێ ئێنریچی دوور ناخرێتەوە چونکە پرۆژەکەی ئێنریچی سەرۆکاتیانەکەش دڵنیان لەو گۆڕانکاریانەی کە کردوێتی وە چاوەڕێن بۆ ساڵی داهاتوو ساڵی داهاتوو ئێنریچی بەرپرسیارە بەس ئەم ساڵ بەرپرسیار نیە وەکو پێگاتی پاریس سەن جەرمانیشێکە لە پێگاتە ناوازەکان بەڵام وەکو ڕیتم وەرگرتنی یاری هێشتا ئەم تیپە نەچۆتە سەر ڕیتمی ئێنریچی هێشتا ئەم تیپە نەیتوانی ئەو لێک تێگەیشتنە گەورەیە دروستکەن بۆ نمونە ئێوە دیقەتی ئێنریچی بن لەسەر هێڵی گۆڵەکە چەندین جار ڕەخنەی لە دۆناڕۆما هەیە لەوەی ناتوانێت شێواز یاریکردنەکە لەگەڵ یاریزانەکانە بە شێوەیە لە شێوەکان ڕێبخە ڕەخنەی لە مارچینۆسێ لەبەروی ناتوانێت تۆپدا بەشکردنی هاوشێوەی حەکیمی و هێرناندێز بەشداری پێ بکە ڕەخنەکانی ئێنریچیە لە یاریزانەکان بۆ لەبەروی هێشتا تیپەکە نەچۆتە سەر ڕیتمی یاریکردنی خۆی بۆیە من پێم وایە ئەم شەو پاریس سەن جەرمان بەڵێ لە ڕووی پێگاتە لە ڕووی پشبەستنی بە یاریگا بەڵێ چانسیەوەی هەیە لە میلان بەرێتەوە بەڵێ هێز و توانایەوەی هەیە لە میلان بەرێتەوە بەڵام بەرپرسیارەتی ئەم شەوی پاریس بەرپرسیارەتێکی گەورە نییە پاریس بەو بیرکردنەوە گەورانەی کە لە وەرزی ڕابردووتر و ساڵەکانی ڕابردوو لە چامپیۆنز لیگایی بووە من دڵنیام لەوەی لەم وەرزەدا پاریس سەن جەرمان و ئامانجە گەورەی لە چامپیۆنز لیگانیە و ئەو هیوا گەورەی لەسەر چامپیۆنز لیگ هەڵنەچنیوە سەبارەت بە میلان لەو کۆمنتەوە دەست پێ دەکەم کێشەی ڕافایلیا کێشەی ڕافایلیا و ئەم پیاوەیە ستیفانۆ پیۆلیە کێشەی ڕافایلیا و تەنها ستیفانۆ پیۆلیە بۆ شتێکەیە لە تۆپی پێیە پێی دەوتێت گەشەکردن پێی دەوتێت گەورەبوون پێی دەوتێت پیشەگەربوون باش من توانا و تاقەیەکی خۆمم هەیە باشە لە یاریگادا کە پێشکەشیەکەم بەبێ وا بێ سوود بە تیپەکەم گەێنێ هەر پشووەرگرتن کاتێک تۆ ڕانانەکەی کاتێک تۆ زۆر ماندووە بی ئێمە پشووەرگرتن لە عیلمت تەدریبات چیمانەیە پشووەرگرتنی ئیجابیمانەیە پشووەرگرتنی سلبیمانەیە واتە خراپ و باش پشووەرگرتنمانەیە کابرا کە لە تەمرینەکە تا بڕێ خۆیە بە عەرزەکە ئاوا دەست پێەکە ئەمە چیە ئەمە پشووەرگرتنیکی خراپە بۆ لەبەری جەستە ئامادە نابێتەوە بۆ ڕانانی دواتووکان جانبێ بەس پشووەرگرتنمانەیە هەر ئاوا وەستاوی هەڕوەڵەیەکی لە جێی خۆ تا هەناسە وەردەگری دوای ماندووبوونێکی زۆر قومێ ئاو دەخۆی بەڵام جەستە و هەر لە جوڵایە کاتێک کە داوای ئەرشی داهاتووت لێ دەکرێت تۆ یەکسەر ئامادەیت و ئەنجامی کەواتەم پشووە باش بۆم یاریزانەش توانە و تاقەیەکی تایە ئەبێ ڕێنمویی بکرێ چی ڕێنمویی بکە بەرپرسی هوەری ئەم تیپە ڕێنمویی بکە وە شێوازەکانی نیشان بە وە لە کاتی شتە زیاکانە ڕەخنەی لێ بگرێ و لە کاتی شتە زیاکانە ئاگاداری کاتەوانێ خزمەتی تیپەکەی پێ بکە بەڵام لیاو لە میلانە ئەو سەرپەرشتیکاری نییە هۆکارەکەی ستیفانۆ پیۆلیە ئەگنا لیاو من پێتان ئەڵێم زۆر هاوڕێ ڕەنگێک لێەوە بکە کە من باسی هەر ستایشێکی میلان کەمەی بمەوە بۆ ئیبراهیمۆڤیچ گەشە سندنی لیاو لە ئیبراهیمۆڤیچەوە دەستی پێکرد باوەڕ بکەن گەشە سندنی میلان لە ئیبراهیمۆڤیچەوە دەستی پێکرد بۆ لەبەروی ئیبراهیمۆڤیچ بەردەوام لی نزیک بوو لە لیاوە بەردەوام لە شتە زیاکان ئاگاداریە کردەوە بەردەوام هاوکاری بوو خۆڕاستێ سە تاقە و توانای جیرۆ و پۆلیسی وەکو لیاو نییە بۆیە لیاو هەنێ جار واری دەم شتە زیانەکە بەڵام هەنێ جار
نەک هێندە هەلەکان بچێنێ نەک هێندە تۆپ لای خۆی بێڵێتەوە بە بێ ئیسفادە ئەوە گە یاری یوڤە بە نمونەوە بگرن یاری یوڤە بەڕاستی داوەر ناقی بەرامبەر بە لیاو کرد لە نۆ فاوڵە ئەنجە کارتێکی زەردیا بە گاتی ینی گاتی نۆ فاولی لە لیاو گر لەو یاریە بە سێ فاول داوەری ئینزارێکە سێ فاولی دوم ئینزاری زەردی دومە ئەم لە نوێم فاوڵە کارتێکی زەردیە ئەمە جگە لەوەی نەبوونی تیۆ کاریگەریی زۆری لەسەر لیاو هەبوو بۆیە من پێم وایە کێشەی لیاو لە ستیفانۆ پیۆلێ پێویستەکە پیۆلی هاوکاری لیاو کە لەوەی بارودۆخەکەی ڕێبکاتەوە سەبارەت بە میلان بەڵێ میلان لە دۆخێکی زۆر قورسترا لە پاریس سەن ژەرمان و لە بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە سەریکە وتم پاریس بیباتەوە لیاتوی ئەندێکیە بەڵام بۆ میلان بردنەوە تەنها بەز نییە میلان ئەمساڵ قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ بەپێی پرۆژەکەی بەپێی ئەو سیستماتیکەی کەم تیپە پێی هاتووە لە چەند ساڵی ڕابردووە ئەو مێرکاتۆی کردێتی چونکە میلان ئەگەر وەریگرین لە دانەی پێشەوەی ئەوروپا وەریگرین لە مێرکاتۆ لە نوێکردنەوەی تیپەکەیە لە سێ ساڵی ڕابردووە میلان لە ڕیزبەندی ئەو دەیەمەیان بوونی هەیە باسی زەخمی پارە ناکەم باسی نوێکردنەوەکەم نوێکردنەوە باسی ئەو ناگەم تیپێ 200 میلیۆنیەوە بایریزانێ نە باسی نوێکاری تیپەکەم کە وەچەکان بگۆڕێ و لەسەر خواستی ڕایەنەر سەرۆکاتیانەکە پلانەکان جێبەجێ بکە میلان لە ڕیزبەندی دایانەکەی پێشەوەی گیانە جێی دەبێتەوە کەواتە بێم تیپە گەشە بکە کەوابێم تیپە ئامانجی گەورەتر بێ ئێوە دیقەت بدەن قۆناغی کۆمەڵەکان بەڵێ میلان کەوتۆتە کۆمەڵێکی قورسەوە بەڵام ئەگەر لە پاریس سەن ژەرمانە یاریزانێکی دیاری گەورە وەربگری مپاپێمانێ لە میلانە چەند گەورەمانێ وڵی تیۆ لە هەموو باڵەکانی بەرگری ئەملا باشتر تۆمۆری یەشێکە لە بەرگری کارە زۆر ناوازەکان ماینیان هەمووتان شاید لەوەی مانیان چ گۆڵپارێزێکی ناوازێ ڕاستە بناسر پێکانیە بەڵام لە هێڵی ناوەندیش میلان هێشتا کێشەی نییە هێشتا یاریزانەکانی ئامادەن ڕاستە ئێمە کێشەمان لە جیرۆیە بەڵام جیرۆ یاریزانی یاریە گەورەکانە ئێلیاویش یاریزانێکی لیاتووە کە هێندەی مباپێ گۆڵکردنیە بەڵام یاریزانێکی زۆر لیاتووە پێکاتی میلان وەرگرە سکواتی میلان وەرگرە پێکاتێکی زۆر بێزە وەجگە لەوە خاڵێکی دیکەمانەیە کە پاڵپشتی میلانە ئەوەیە کە ئەم تیپە چەند ساڵێکە پێکەوە یاریەکەن و ئەم یاریزانە یانیەگەر زۆرینەی یاریزانەکانی میلان وەربگرین چەندێکیانە پێکەوە یاریەکە ئێستا سێریکە ماینیان 3 ساڵە لە میلانە تۆمۆری 3 ساڵە لە میلانە مالکتیا و لە پارەوە لە لەگەڵ میلانە یاری دەکات کالابریا تیۆ هێرناندێز هەمویان سەردەمانێکە لەگەڵ میلان یاسین عەلی دووەرزە لە میلانە ئێستا یارێ لەوە چێ لە پێکاتی سەرێکی یاری بکە یعنی یاریزانەکان دەگۆڕێ ڕێندەرز ئەم ساڵاتوە ئەمە لاریمان لێ نییە بۆ خودی ڕێندەرز پێ و پۆلیسیشی ئەم ساڵ بەس جیرۆ و لیاویش تەنێک هەر لە میلانە یاری دەکەن یعنی لێک تێگەشتنی میلانە بێت زیاتر بێت لە پاریس سەن ژەرمان بەڵام پێرای پاریس سەن ژەرمان گۆڕانکاریەکانی زیاترە و ئەو ئەنجامی وەرزی ڕابردووش میلانی ناوێتی ئەمشەو لەژێر بەرپرسیارەتیەوە ستیفانۆ پیۆڵی نابێت گوێ بداتەوەی لە پارک دی پرانس یاریەکە نابێت گوێ بداتەوەی کە ڕۆبەڕووی ڕانەرێکی لیاتووەکو لویس ئێنریکێ بێتەوە ڕۆبەڕووی یانەیەکی لیاتووەکو پاریس سەن ژەرمان دەبێتەوە ئەمشەو میلان شەوی ڕابردووتم مانچستەرەنتی دەبێت یاری کۆتایی خۆی بکە ڕاستە ڕکابەریکردنی کۆبناگن جیازە لە پاریس سەن ژەرمان بەڵام ئەمشەو پیۆڵی دەبێت بۆ کارگەڕی میلانی بسەلمێنێ لەوەی کە شیاوە بە ڕانەرایەتیکردنی ئەم تیپە یاخودنا چونکە هیچ دەرفەتێک نییە بۆ شکستی میلان و هیچ بیانوویەک نییە بۆ شکستی میلان ئەمە ڕیال مەدرید نییە ئەمە لێڤەرپوڵ نییە ئەمە بەرشەلۆن ئەم بەرشلۆنەی چاوی نییە کە ئێستا تیپەکە گونجاون پێکەوە ئەمە مانچستەر سیتی نییە ئەمە بایر میونخ نییە تۆ ڕۆبەڕووی پاریس سەن ژەرمان بوویتەوە کە ئەو گۆڕانکارێکی گەوری کردووە ڕاهێنەرێکی نوێیەنەوە هێشتا تیپەکە تەواو ئامادە نییە ڕاستە ناوەکەی گەورەیە یعنی ڕاستگۆیانەش ئێمە قەرار بدەین لە دوویاری ڕابردووی میلان کە بەرامبەر نیوکاسڵ و دۆرتمۆند میلان یەکسان بوونیانەوە هەر دوویارەکە لە دۆ ڕکابەرەکەی باشتر بووە بۆیە میلان هەر نەبێت لە یاری ئەم شەو نابێت بدۆڕێت ئەوەی کە هێڵی سوورە بۆ ستیفانۆ پیۆلی بۆ میلان نابێت بدۆڕێت بردنەوە یەکسانبوون دەرفەتەکەی میلان دێڵێتەوە بە پێچەوانەوە بۆ داهاتووی ستیفانۆ پیۆلی مەترسێکی گەورەیە زۆر بە خێرایی گەراوڕێیانمان خشتی یاریەکانمان نیشان بە زۆر بە خێرایی باسی یاریەکانەکەمەوە چەند خولەکەش دەچمە لای کۆمنتەکان فاینۆرد لازیۆ تاوان ئەمە یاری لوتکەیم گروپەیە بۆی کە لازیۆ ینی باگەرێکی زۆر ئەتلێتیکۆمەدی لەم گروپە ئەم ساڵ و هێزۆی توانین مایشی کردەوەیە کە یەکێ لە بلیتەکان بڕێ فاینۆرد و لازیۆ لەم دویاری ڕوبەڕووی کە یەکە بنەوانێ
تایبەتمەندیە بێ بۆی کە سەرکەون یاخود کامیان سەردەکەون. یاری دوم سەڵتیک و ئەتلەتیکۆ مەدرید لە ناو سەڵتیک. نیوکاسڵ و دۆرتمۆند ئەم یاریەش زۆر گرنگە بۆ نیوکاسڵ لەوەی کە هەنگاوێکی گەورە بڕێ بۆ بڕین یەکێک لە بلیتەکانی گروپی مەرکە گروپی شەشەمە و دۆرتمۆندیش دواهەلی خۆی تاقی دەکاتەوە لە چامپیۆنز لیگ. پاریس سەن ژەرمان و ئێسی میلان بە هەموو پێوەرێک یاری کۆتایی چامپیۆنز لیگ ێمۆرزێ بۆ دوو تیپەکە یاری کۆتاییە. بردنەوەی هەر لایەکیان هیوای ئەوی دیکەیان دەکوژێت بۆی کە یاری داهاتووش بە یەکسانبوون کۆتایی بێ بۆی کە یەکێک بێت لەو تیپانی کە لەم قۆناغە دەچێتە قۆناغی داهاتوو. لایپزیگ و ڕێدستار یۆنگ بۆیز و مانچستەر سیتی پێویست بە هیچ قسەیە لە سەرم کۆمەڵێ. بەرشەلۆنەکەی چاوی پێویستەکە بە کەمترین زیانەوانە یاری خۆی بەرامبەر بە شەختێر دۆنێتسیچ ئۆکرانی تەواو بکە و بتوانێت سەرکەوتنی لەسەرێک بنووسێتەوە تاوای بۆ یاری کلاسیکۆ بە باشتر ئامادەبێت چونکە بیرتان بێ بەرشۆنە پشووی کەمترە بێ بۆ کلاسیکۆ تا ڕیالمەدرید پاش گەڕانەوەی بۆ مەدرید لەسەر لەبەیان ئەمڕۆ ئیتر ڕیالمەدرید پشووە بەڵام بەرشەلۆنە پشووی کەمتر دەبێت و ڕۆیاڵ ئەنتۆریب و پۆرتۆش تاوی هیوای زیاتر کا بۆ گەشتن بە قۆناغی داهاتوو پاش شکستەکەی بەرشەلۆنە دەبێت دەمیاریش سەرکەوتن تۆمار بکات. باسکردن لە بەرشلۆنە وەکو باسم کرد بەرشلۆنە باسێکی کورتێوێ. بەرشەلۆنە پێویستە ڕێز لە چاوی بندێ پێویستە ڕێز لە چاوی بگیرێ لەو ئەنجامانەی کە هێنێ بە نیوەی پێگاتەکەی لە بڕێم کارانە جێگەی دەستخۆشین. بەرشلۆنە زۆر گرنگاری ئەم شەو بە کەمترین زیانەوە لی دەبچێت. بەرشلۆنە ئەم شەو تەکتیکی ناوێ ئەم شەو گۆڵی زۆری ناوێ ئەم شەو چێژبەخشینی بەهاندەرەکانی ناوێ نەخێر هیچ لە کام لەماوەی نایە. تەنها گرنگە تۆ ببیتەوە بە کەمترین ماندووبوونەوە زوو بە گۆڵ گۆڵە دوو گۆڵ تۆمار بکەی هەر چۆنێک بێت. ئاساییشە بەرشەلۆنە لەم یاریەدا یەکسان بێ بەڵام بە کەمترین زیانەوە بە پێکانی یاریزانەوە نێتە دەر تاوای بۆ یاری کلاسیکۆ باشتر ئامادە بێ. من پێم وایە بەرشەلۆنە لە ئێستا زیاتر بیری لای کلاسیکۆیە تا ئەم یاریە وەکو چۆن ڕیالمەدریدی شەوی ڕابردوو زیاتر بیری لای کلاسیکۆ بوو تایارەکەی بەرامبەر بە سپۆرتینگ براگا چونکە دۆخی کلاسیکۆ لە ئێستادا گرنگترە تا ئەو بارودۆخەی تر. کاکسامانە لە گۆڕانکاریەکانی پیۆڵی لە کاتی یاریکردنی سوودێکی نەبینەوە بە تایکی دوایە لە بەرەمی گۆڕانکاری مرکز بە مرکزە دایم گۆڕانکاری مرکز بە مرکز جێدەستی ڕایەنەر نییە تەنها ئەوەیە تۆ ئەبینی یاریزانێ ماندووە بە دیلی خیتە شوێنی ئەمە گۆڕانکاری نییە. گۆڕانکاری لەوەی لەگەڵ ئەنجام یاریەکە تۆ بتوانانی شێواز یاریکردن گۆڕی پلانە 4 بیگۆڕی بە 4 بیگۆڕی بە پلانێکی دیکە بیگۆڕی بە 3 بیگۆڕی بە 4 خۆی ئەمە گرنگە لەوەشە ینی من بۆچی سەرسامیان چیلۆتیم لەوە سەرسامیان چیلۆتیم کە هەر لە شێواز یاریکردنا هەجمەیە کە پلانە بن 4 هەجمێکی دیکە کە پلانە بن 3 هەجمێکی دیکە کە پلانە بن 4 یعنی تیپەکەی لەسەر هەموو شێوازەکان یاریکردن ڕادێنێت بەڵام بەداخەوە لە میلانە ئەمە بوونی نییە. پاریز میلان کاکە باکۆجیان قوربانە بم بژی تۆش ئینشاڵڵا میلان دەیباتەوە. مە بابەتەکانی ئەمڕۆ بوو کە بە پێویستم زانی قسەی لەسەرکەم ئینشاڵڵا پەیام دانابڕێ لەتان بۆ کلاسیکۆ بۆ ڕۆژی هەینی بەرنامەی دەرویاریگا لە خزمەتتان نابێ بۆ ڕۆژی شەمەش دووتان نزیک بەرنامەی تایبەت دەبێت تایبەت بە کلاسیکۆ تا هەفتەی داهاتوو پێتان دەگەمەوە بەخواتان ئەسپێرم خواتان.